لە چەند کاتژمێرێک دوای لەدایک بوونی فڕی دەدەنە ناو زەبڵدانێکەوە. نازناوی منداڵی ناو زەبڵدانەکەیان پێبەخشی. هەمووان دەیانوت کە بەهۆی ئەوەی لە ژیانیدا ڕووی داوە تووشی شکست دەبێتەوە، بەڵام توانی لە بری شکستێنان ڕێگاکەی بۆ سەرکەوتن بگۆڕێت. ئەو منداڵە ناوی فریدی فیجس بوو، لە دایکێکی ئالوودەی مادە هۆشبەرەکان لەدایک بوو، باوکیشی نادیار بوو. لە دوای چەند کاتژمێرێک لە لەدایک بوونی لەلایەن دایکەوە لە یەکێک لە زەبڵدانەکانی ویلایەتی فلۆریدا فڕێ دەدرێت. دواتر لەلایەن ژنێکەوە دەدۆزرێتەوە و پۆلیسی لێ ئاگادار دەکاتەوە. پۆلیس منداڵەکە دەگەێنێتە نەخۆشخانە، پاشانیش لە خانەی بەسەرپەرشتان دەمێنێتەوە. بۆ ڕۆژی دواتر هەواڵەکە لە ڕۆژنامەکاندا بڵاو دەبێتەوە و نازناوی منداڵی ناو زەبڵدانەکەیان پێبەخشی. خەڵکی پێیان وابوو کە بەهۆی ئەو بارودۆخەیەوە لە داهاتوودا کەسێکی شکست خواردووی لێ دەردەچێت. فرید لەلایەن خێزانێکەوە هەڵگیرایەوە و وەک منداڵی ڕاستەقینە خۆشیان دەویست. هەمیشە هەوڵیان دەدا کە هەست بەو کەمیە نەکا و قەرەبووی ئەو ڕۆژە سەختانەی بۆ بکەنەوە، بە تایبەتی لە ڕۆژی لەدایک بوونیدا. هەر بۆیە لە تەمەنی 9 ساڵیدا باوکی کۆمپیوتەرێکی بۆ دەکرێت، ئەوەش بە یەکەمین هەنگاوەکانی سەرکەوتنی دادەنرێت. فریدی منداڵێکی زیرەک بوو، هەمیشە هەوڵی ئەوەی دەدا کە بزانێت ئەو ئامێرانە چۆن کار دەکەن و چۆن دروستکراون، بۆیە دەست دەکات بەکردنەوەی ئامێرەکەی و پارچە پارچە خۆی لەسەر فێر دەکات. بەو شێوەیە فریدی شارەزایەکی زۆر پەیدا دەکات. لە تەمەنی 13 ساڵیدا توانی کاری دەست بکەوێت لە بواری چاکردنەوەی ئامێری کۆمپیوتەر. کاتێکیش تەمەنی گەیشتە تەنها 15 ساڵ کۆمپانیایەکی بچووکی دامەزراند کە نزیکەی 150 کارمەندی هەبوو. لە دوای ماوەیەک لە سەرکەوتن لەو بوارەدا فریدی تووشی کارەساتێکی گەورە هات. ئەویشەوە بوو کە باوکی تووشی نەخۆشی زایمەر بوو، بۆیە فریدی هەوڵیدا هەر چۆنێک بێت یارمەتی باوکی بدات تا ئەو کاتەی بیرۆکەی دروستکردنی ئامێرێکی بۆ هات کە ئامێرەکەی دەکردە ناو پێڵاوەکانی باوکیەوە بۆەوەی بۆ هەر شوێنێک بڕوات بزانێت کە باوکی لەکوێیە. دواتر لەلایەن یەکێک لە کۆمپانیەکانەوە ئەو داهێنانەیان بە بڕی 2 ملیۆن دۆلار لێکڕیەوە. پاشانی فریدی توانی کۆمپانیایەکی تایبەت بە ناوی فیگەر کۆمیونیکیشن دابمەزرێنێ و لە ئێستادا سامانەکەی بە بڕی 60 ملیۆن دۆلار دەخەمڵێنرێت. کەواتە لەم ڕووداوە دەتوانین بڵین هەرگیز ڕێگەمە دە بارودۆخی ژیانت بێتە ڕێگر لە بەردەم سەرکەوتنەکانتدا. بەردەوام بە دڵنیاییەوە تۆش سەرکەوتوو دەبیت.